بیلالی کوڵی سەعد دەفەرمێت تەماشای گچکە و تەماشای ئەوە مەکە گوناهەکە گچکەیە، تەماشای گچکەیی گوناه مەکە برام، تەماشای ئەو کەسە بکە کە لە بەرامبەریدا سەرپێچی دەکەیت چەندە گەورەیە کە خودای پەروەردگارە. بۆیە پیاوێک دێتە لای ئەبی یەزید دەفەرمێ ئامۆژگاریەکەم بکە. ئەبی یەزید پێی دەڵێ تەماشای ئاسمان کە، ئەو ئاسمانە کێ دروستی کردووە، ئەو ئەرزە کێ دروستی کردووە؟ پیاوەکە دەڵێ هەمووی خوای پەروەردگار دروستی کردووە، چونکە هیچ کەسێک گرفتی لەگەڵ ئەوەدا نییە کە خوای پەروەردگار ئاسمان و زەوی دروست کردووە، بەڵام گرفتەکە لەوەدایە کە ئینسان تا چەندە هەست بە چاودێری و ڕقابەتی ئەو پەروەردگارە دەکات کە خاوەنی ئەرز و ئاسمان و خاوەنی هەموو مەخلوقاتە. بۆیە ئەبی یەزید پێی دەڵێ ئەو پەروەردگارەی کە ئەرز و ئاسمانی دروست کردووە وریابە لە هەموو کاتێکدا بەسەرتەوە چاودێرە دەتبینێت لە خۆت وریابە بێفەرمانی خوای پەروەردگار نەکەی، ئەو پەروەردگارەی کە خاوەنی ئاسمان و زەویە.